بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بەنسبەت دەرچوانی کۆریژ و پەیمانگەکانی کشتتوکاڵی بە هەموو پسپۆڕیەکانیانەوە. سەرپەرشتیکردنی پرۆژە کشتتوکاڵیەکان ئیزماعی هێناوە. پێم پێمە ئەوە یەکەم پرۆژە یاسایە لەم پەرلەمانەکە ئیزماعی هێنابێ هەموو دەنگمان پێداوە. ئەم دەستکەوتە بە دەستکەوتی هەموو لایەک دەزانین و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەین و بە تایبەتی دەرچوانی کۆریژ و پەیمانگەکانی کشتتوکاڵی. ئەم پرۆژەیە نزیکەی 5,000 کەس دەکا بە خاوەنکار بە پێی یاسا. چونکە ئێمە نزیکەی 5,000 پرۆژەی کشتتوکاڵیمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئێستا بێ سەرپەرشتکارن. و ئەگەر هەبێ سەرپەرشتکاریشی هەبوو بێ بەڕاستی یاسایی بەمانای ئەوە کە یاسا نەبووە بەڵکو بە بڕیارێکی وەزارەتی کشتتوکاڵ سەرپەرشتی کردووە. بۆیە ئێمە بە حەقە دڵخۆشین و ئەمەشیان وەکو خزمەت بۆ حساب دەکرێت و وەکو فەرمانبەرێکی هەرێمی کوردستان بەڵام نەکەرتی تایبەت تەماشا دەکرێن و مامەڵان لەگەڵ دەکرێت. و من دەمەوێت بەڕاستی ئاماژەکیش بۆ یەکەم جێی خۆیەتی ئەوانەی کە بوونە هۆکاریەوە کە ئێمە سوورتر بین وەکو لیژنەی کشتتوکاڵ لە دەرچوانی ئەم پرۆژە یاسایە کۆمەڵەی کارمەندانی ڤێتەرنەری چەند جار هاتن بۆ ئەم بینای پەرلەمان و لە هەمان کاتدا پزیشکانی ڤێتەرنەریش. بۆیە من دووبارە پیرۆزبایی لەموو لایەک دەکەم بەڕاستی دڵخۆشین دەمێکە ئەو دەرچوانە چاوەڕێی ئەوە بوونە کە کارێکیان بۆ پەیدا بێ کە زۆر گرەی دەکرێت کە کاکە کۆریژ و پەیمانگەکانی کشتتوکاڵی بۆچی هەبێ مادام وابێ، مادام دامەزاندن نەبێ، مادام کەرتی تایبەت نەبێ، مادام خەمیانێ نەخورێ. ئێستا سوپاس بۆخوا بەپێی ئەم پرۆژە یاسایە کە ئەمڕۆ کە پەسەند کراوە دەنجی پێدراوە ئەوانیش دەبن بە خاوەنکار و دابینکردنی بژێوی خۆیان و خانەوادەکەیان.